بۆ هەڵبژاردن دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن چۆنێتی بەڕێوەچوونی لەگەڵ میوانەکەم باس دەکەم کە ئێستا لەگەڵمە لە هەولێرەوە بەڕێز حەسەن قەبەس ئەندامی تیمی ڕاگەیاندنی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق کە لە هەولێرەوە میوانمە. سپاس بەڕێز حەسەن کە لەگەڵ کوردستان 24 دو ئامادەکاریەکانی هەڵبژاردن بەکوێ گەیشتووە گەر جەنابەت باسی بکەی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن لە 11. نعم تحياتي لحضراتكم. بۆ ئێوە و کەناڵە بەڕزەکەتان و بینەران لە ڕاستیدا ئێمە لە کۆمسیۆن بە پێ خشتە کاتی کە هەمانە زۆربەی بڕگەکەمان تەواو کردووە کە لە بەردەستن ئێستا لە قسە لەسەر ئەو تیر و پشکە دەکەین لەسەر وێزگەکانی دەنگدان و کۆتایی هاتووە بە پرۆگرامکردنی ئامێرەکان و چاکردنەوەیان. ئێستا لە ئانوساتی دابەشکردنی نووسنگەکی پارێزگەکانن هەروەها پشتڕاستکردنەوەی ناوەکانیش لە کۆتایی نزیک بۆتەوە لەخوا بە زیاد بێت. ئێستا بەپێی ئەو خشتە کاتێک کە دامانناوە بەویستی خوا لە کاتی گونجاو دەست پێ دەکەن. بەڵێ کەی ڕاگررتنی ناوەکان واتە ناوی کاندیدەکان ئیتر ڕدەگیرێت بۆی کە ناوینێت تۆمار نەکرێت هاوکات ئەو کاندیدانەی کە دوور خراونەتەوە ژمارەیان هەر ئەوەندەیە ژمارەی دیکە زیاد نەبووە بۆ ئەوەی کە کاندید و دوور خراوە تۆمار بکرێت لەلایەن کۆمسیۆنەوە. ئێمە لە دەستپێکەوە ئێستاش وردەکاریەکان و پێداچوونەوەکان بەردەوامن ئەوانەی کە دوو خراونەتەوە 700یان تێپەڕ کردووە لەو دەرەنجامە دێت کە دوایی لایەنەکانی بەدەداچوون کارەکانیان تەواو دەکەن. ئەو دۆسیە کاتی کەمی ماوە دواتر پەسەند و پشتڕاست دەکرێتەوە لەلایەن ئەنجومەنی کۆمسیۆن. باشە ژمارێک تێبینی هەبوون لەسەر هەڵبژاردن بەڕێوەچوونی هەڵبژاردن بەگشتی هیچ تێبینیەک نەماوە هۆکارەکان بەگشتی ئەگەر کێشەی تەکنیکی یا بابەتی دیکە هەبێت بە تایبەتی لەسەر پرۆسەی دەنگدان بەگشتی. بەدڵنیاییوە ئێمە دوای هەر هەڵبژاردنێک و بەڕێوەچوونی هەڵسەنگاندن بۆ ئامێرەکان و ئامرازەکان و لەلایەنێک دەکەین لەلای دیکەوە شێوازی کارکردنی فەرمانبەران و کارمەندان لەو ماوەیە توانراوە بۆ دەداچوون و چارەسەری بۆ ئەو کێشانە بکات کە لە پرۆسەکانی ڕابردوودا هەبوون. ئێستا لەخوا بەزیاد بێت گەیشتوونەتە ئاستی ئامادەباشی لە چوارچێوەی جێبەجێکردنی سێ پرۆسە بەتابەت لە بەوتی هەڵسەنگاندن. ئەمە لە مانجی داهاتوو دەستی پێ دەکەین بۆ ئەوەی دڵنیا بین 100% کە ئامێرەکان بە تەواوی کاران و کار دەکەن و ئامادەن بۆ ڕۆژی دەنگدا. بانگەشەی هەڵبژاردن بە دیاریکراوی کەی دەست پێ دەکات بۆ کاندیدەکان. پەیوەست بە هەڵمەتی بانگەشەکردن لەلایەن ئەنجومەنی کۆمسیارانی کۆمسیۆنەوە ڕادەگەندرێت پێشبینی دەکرێت لە مانجی داهاتوو بێت بۆ 30 ڕۆژ بەردەوام دەبێت بە پێی خشتەی کاتی کە هەیە چونکە ئەو پرۆسەیە لە مانجی شیرینی داهاتوو دەبێت و بەر لە 24 کاتژمێریش لە هەڵبژاردن کۆتایی دێت. لەبارەی بەڕۆچوونی پرۆسەی دەنگدان بۆ دەنگدانی تایبەت و گشتی ئایا کۆمسیۆن هیچ وادێکی دیاری کردووە کە لە 11 کە دەنگدانی گشتی بەڕێوە دەچێت دەنگدانی تایبەت یا شێوازەکانی دەنگدان بەگشتی چۆن بن لە پارێزگاکانی عێراق هەرێمی کوردستان؟ پەیوەست بە دەنگدانی تایبەت ئەمە سەربازەکان و ئاوارەکان دەگرێتەوە 2 ڕۆژ بەر لە ڕۆژ دەبێت واتە لە 9 مانگ دەبێت. بەڵێ باشە لەبارەی چاودێری هەڵبژاردنەوە لەبەرەوەی ئەم هەڵبژاردنە گرنگە بۆ عێراق ئەوانەی کە وەکو ڕۆژنامەوان و چاودێری نێودەوڵەتی توانن لە پرۆسی هەڵبژاردندا ناوی خۆیان بنووسن و بەشدار بن چ مەرجێکەی لەلایەن کۆمسیۆنەوە ژمارەکەیان دیارە کە چەند کەسن وە لەکوێوە چاودێری هەڵبژاردنەکان دەکەن؟ لە ڕاستیدا کۆمسیۆن تا ئێستا دەرگەی خۆتۆمارکردنی
چاودێران و ڕۆژنامەنووسانی نەکردوێتەوە پێشبینی کراوە کۆمسیۆن لەم هەفتەیان هەفتەی داهاتوو ئەو ڕێکارە بگرێتە بەر و دەرگە بە ڕووی چاودێرە خۆجێی و نێودەوڵەتەکان بکاتەوە. بە دڵنیاییەوە هەبوونیان زۆر گرنگە کاریگەری بنچینەی دەبێت بەو پێی دڵنیایی دەدات کە کۆمسیۆن بە زوڵاڵی کارەکانی خۆی بەڕێوە دەبات بە باشی. باشە لەبارەی چۆنیەتی بەڕێوەچوونی هەڵبژاردن کەم جارە ئەلەکترۆنی دەبێت و لە ڕێگەی پەنجەمۆر و هاوکات فەیسی شەندێک جار لە بنکەکانی دەنگدان وکو ئاماژەی پێکردو کۆمسیۆن بەڕێوە دەچێت 3 جار ئامێرەکان تاقیکراونەتەوە پێویستی بەجارێکی دیکە تاقیکردنەوە هەیە کۆمسیۆن دڵنیایە لەوەی 100% ئامێرەکان لە بنکەکانی دەنگدان کار دەکەن وەکو هەڵبژاردنەکانی پێش و گرفت دروست ناکەن بۆ بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان. يعني ابتداء يعني لتصحيح المعلومه هو بۆ ڕاستکردنەوە هەڵبژاردنەکە بە تەواوی ئەلکترۆنی نیە بەڵام دەستنیشانکردنەکان و ناسینەوە بە ئەلکترۆنی دەبێت چونکە لە ڕێگەی بگۆڕەکان و سەرڤەرەکانەوە دەگوازرێتەوە لە ماوەی 4 کاتژمێر تۆمارەکان هەمویان زانیارەکان تۆمار دەکرێن لە ڕابردوو تاقیکراونەتەوە سەرکەوتوو بوون و چوارەم جاریش لە مانجی داهاتوو تاقی دەکرێنەوە بۆ جاری چی دیکە بۆ ئەوەی بزانین کامێرەکان بە کارایی و باشی کار دەکەن. باشە زۆر سپاس دەکەم بەڕێز حەسەن قەبەس ئەندامی تیمی ڕاگەیاندنی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 سپاس.